بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی ڕایگەیاند لە پاش وەرگرتنی موچە مامۆستایان لە ڕۆژی شەمەوە دەوامی ئاسایی قوتابخانەکان دەست پێ دەکەنەوە. هەروەها ئاشکرای کرد پلانی درێژکردنەوەی وادەی خوێندنی ئەمساڵ ئاستەنگ و ڕێگری زۆری لە بەردەمدایە لەبارەی فێرکردن و خوێندنی قوتابیانی پۆلی 1 تا 3 بنەڕەتیشەوە دەڵێت ئەو پیت و ژمارانەیان فێر دەکرێتەوە کە لە وەرزی یەکەمدا خوێندوویانە. ڕێگریەکان ڕێگری فەنین یاخود ئەو بارودۆخەیە کە جەناب داماژت پێدا خۆتان نەزان ئێماڵی 28 4 دوار ڕۆژە و دوێکەم ڕۆژی تاقیکردنەوەکانە عفو هەتا 5 ئێمە سەرقاڵی تاقیکردنەوەکانە بین ئێمە ئەمانەوێت ئەو مەودای هەڵبگرین بۆ دوای 5 بەڵام تێبینی بکەین لەو ماوەیەدا ڕۆژی یەکی ئایاری تێدایە بۆ نمونە بە دوایدا پێش هەڵبژاردن هەندێک پێشوەختە هەیە بێ بکرێ سەبارەت بە پێدان و تەرخانکردنی هۆڵەکانی خوێندن بۆ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن زائیدەن خولبینینی مامۆستایان و ئەوانە ئێمە پێمان وایە ئەمانە هەمووی ڕێگرن ئەگەر ئێمە ئەو درێژکردنەوەیش بکەین ڕەنگە ئیسفادە لە چەند ڕۆژێ بکەین ڕەنگە 51 دەست بێ لەبەرەوە ئەگەر مامۆستایانی بەڕێز لە ئێستا هاوکارمان بن شەممان دەست بکەینەوە بەدەوام ڕەنگە ئەو پێشنیازە بە جۆرە لە جۆرەکان ئێمە پشتگوێ بخەین. ئەگەرچی مامۆستایان لە ئێستادا ئامادەن بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام متمانیان بە حکوومەت نییە کە مانگانە و لە کاتی خۆیدا موچەیان پێ بدات. پێیان وایە حکوومەت درەنگ بە ئاگا هاتووەتەوە و ئێستاش هیچ هەوڵ و بڕیارێک نابێتە فریادڕەسی پرۆسەی خوێندن. هەروەها دەڵێن ناتوانن قەرەبووی ڕۆژانی بایکۆت بۆ قوتابیان بکەنەوە. بۆ مانگەکانی داهاتوو هیچ ئەمەلێکی نییە من وای بۆ ئەچم بەس ئەممانە بێت ئەم موچە بەم شێوە بێ بەڵام ئێمە ئینشاڵڵا ئەم ساڵی خوێندن هەرچۆنی هەیە بە هیمەتی مامۆستا پەرێزەکان ئەم ساڵی خوێندن هەرتی ئەپەڕێنی بەڕێوەبەرەتی پەروەردەی خۆمان قەرەدا ئێمە لە دەرەوەی شارین ئیتر ئێستا بوو بەڕازەوە چەک و قایمەمان وەرگرت جا ئیتر دوجار ئێمە وا بڕیار بۆ مامۆستایان وا بڕێرەنداوە لەساس کە ئەم موچەیە وەرگرن زۆر تا حەدێکی زۆر باشە ینی کێشەی هاتوچۆ ئەمانەمان تۆزە باشە کایتر لە یەکشەمەوە دەرەکەوێ ئەگەر من واللهی وەکو فریادڕەس نەخێت چکە ئێمە مستحقاتمان ماوە لایەن هێشتر ئەگەر ئەو مستحقات کەمان بدرێتێ باشترێ بێ زۆر باشترێ بێ ئینشاڵڵا. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا قوتابیانی پۆلی 1 و 2 و 3 بنەڕەتی بوونەتە قوربانی سەرەکی سیستەمی پاشەکەوت و بایکۆتی مامۆستایان با بڕوای چاودێرانی کەرتی پەروەردەش لاوازی ئاسی خوێندنی ئەو قوتابیانە هەتا دوا قۆناغی خوێندن کاریگەری خراپی لەسەر کۆی سیستەمی پەروەردە و فێرکردن دەبێت. هەروەها هۆکارێکیشە بۆ وازێنانی زیاتری قوتابیان لە خوێندن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.